ئەو درۆنەی کە کەوتوتە خوارەوە نزیک کۆنسڵخانە نوێیەکەی ئەمریکا لە هەولێر لەم شوێنەیە لە پشتی منەوە ئەوە دیارە کە لە کاژمێر 320 خولەکی بەرەبەیان بووە هەر کاتی مەلابانگدان درۆنەکە کەوتۆتە خوارەوە لەبەرەوەی لە سووری پارێزگای هەولێر بە تایبەتی ئێستا دوو کۆنسڵخانی ئەمریکایەکیانەوەی لە با بڵێن شەقامی گەزنێ دەکەوێتە لە عنکاوی دیکە کۆنسڵخانە نوێیەکەی کە یەکێکە لە هەرە کۆنسڵخانە گەورەکان تاوەکو ئێستا کارکردن تێیتا بەردەوامە بەڵام تەواو نەبووە ئەو درۆنەی کە کەوتۆتە خوارەوە لەبەرەوەی کە ئێرە حەفری لێدراوە و بۆری ئاوی 150 مەتری پێدا ڕاکێشەیە ناتوانم چینەوە بەرە بەڵام هەڕێک لە پشتم خانە ڕووخاوەیە درۆنە کەوتۆتە خوارەوە لە نزیک کۆنسڵخانەی ئەمریکا ئەم شەقامە پێی دەڵێن گەڕێکی کوردستانی وێ کە دەچێت بۆ نەخۆشخانەی وەزارەتی پێشمەرگە دواوێک کە کەوتۆتە خوارەوە کاژمێر 320 خولەک هاوڵاتی هاتووە ینی درۆنەکەی بینەوە دیمەنەکانی ژەیە و دیمەنەکانیش لای زوومەیە لە کاتی کەوتنە خوارەوەی درۆنەکە دوو کۆپتەر بەبەردەوامی دوو هێلیکۆپتەر بەبەردەوامی بە ئاسمانی ئەم ناوچەدا سوڕەونەتەوە ئەوەی کە هەیە بە دیکراوە ینی لە دوێنێ شەو هێزێکی زۆری ئەمنی لێرە بڵاوی پێکراوە بە تایبەتی هێزی ئەمنی کۆنسڵخانەکە خۆی لەگەڵ دەستگای دژەتیرۆر لێرە بۆی کە ئەو درۆنە هەڵبگرنەوە و ئەم ناوە بپارێزن ئەوەی کە هەیە بە پێ و بە دوواداچوونانی کە زوم کردوێتی بە پێ و ئەوەی کە من بە دوواداچوون بۆ کردو ئەو درۆنە لەلایەن با بڵین سیستەمی بەرگری کۆنسڵخانی ئەمریکا خراوەتە خوارەوە خەڵکیش خۆی هەستی پێکردو دیمەنەکانیشیان تۆمار کردووە دوایی کە ئەو کۆنسڵخانە نوێک و باسم کردێکە لە هەرە کۆنسڵخانەکانی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆیە نوێترین تایبەتمەندی تێدایە ئەو سیستەمەشی تێدایە کە هەم دژە موشەکەیان هەر بابەتێکی دیکە بۆی ڕاستەخۆ کە درۆنەکەی خستۆتە خوارەوە پێش درۆنەکە و دوای درۆنەکەش ماوەی 15 خولەک زەنگی ئاگادارکردنەوەی لێداوەکەوەی هەر سیستەمێکی خۆیەتی لە کاتی بوونی هەر حاڵەتێکدا کۆنسڵخانە و ئەو ئاگادارکردنەوەی دەکات بۆیە هەر کو باسم کرد ڕێک لە پشت ئەم خانۆ ڕووخاوە درۆنە کەوتۆتە خوارێکی کە درۆنێکی گەورەیە بەڵام ئێستا درۆنەکە هەڵگیراوەتەوە و دەستگا ئەمنیەکانیش هیچیان لێرە نەماون ئەوەی هەبووە حاڵەتی کەوتنە خوارەوەی درۆن لە سنووری پارێزگای هەولێر تەنها ئەمە بووە ئەمەش کو باسم کرد لە بەرەبەیاندا بۆ ڕێک کاژمێر 320 خولەکە و کاتی مەلا بانگدان بۆ خەڵکیش بە خەبەر بۆ هەستی پێکردو و ڕووناکیەکەش لە ئاسمانی هەولێر بینراوە بۆیە ئەم درۆنە بە ئاراستەی کۆنسڵخانی ئەمریکای هەولێر تەقێنراوە بەڵام کۆنسڵخانی ئەمریکا لە ڕێگەی و سیستەمەتی موشکەکەی خستۆتە خوارەوە و هێز ئەمنیەکانی کۆنسڵخانەش تا چەند خولەکێک بە لێ سالم ناوە هەر بڵاوی پێکرا بوو بۆی ئەوان بەردەوام هەر لە حاڵەتی ئامادە باشیان بۆ ئەگەرێکی دیکە. بەڵێ سەبارەت بە پرسیاری ئەوەی کە زیانی هەبووە لەبەرەوەی کە لەم دەشتەیە کەوتۆتە خوارەوە هیچ زیانێکی نەمادیشی هەبووە نەگیانی لەبەرەوەی کێرە هەر دەشتایی و تەنها لێرە کەوتۆتە خوارەوە سەبارەت بە دۆخی هەولێر زۆر ئاساییە و کاتی کەوتە خوارەی درۆنەکە لەبەرەوەی لە بەرەبەیان بۆ هەر هەندێک خەڵک لە نیوەی خەودا بوونە بۆیە لە چی ئەو شوێنانی کە داوامی فەرمی تێدایە هەتاوەکو ئەم ساحتا هەمووی داوام دەکا و شەقامەکان هەر جوڵە هەیە و هەر قەرەباڵخە و لای خەڵکی هەولێر هیچ وا لە ئارادانێ بۆیە دۆخی ئەمنی هەولێر زۆر ئاسایی و زۆر باشە. بەڵێ تاوەکو ئێستا ئەوەی کە هەیە دیار نییە با بڵین ئەو درۆنە لە چه ئاراستێک واتوە لەبەرەوەی کە بەرەبەیان بۆ تیمەکانی دەستگا ئەمنیەکانیش دەستیان بە لێ کۆڵینەوە کردووە بەڵام یعنی بە پێ لێکدانەوانی کە دەکرێت هەر دەبێ لە نزیکی هەرێمی کوردستانەوە درۆنەکە تەقێنرا بۆ شێوازی کۆنسڵخانی ئەمریکا لەبەرەوەی کە هەم ئێراق کەوتۆتە نێوان ئەو با بڵێن شەڕی ئەو دوو وڵاتەوە بینی ئیسرائیل و ئێران بۆی کە هەرگوو ئەوەی کە ئەو کێشانە هەیە لەسەر کۆنسڵخانی ئەمریکا لەلایەن ئێرانەوەی لەبەرەوەی کە چی لە چەند ڕۆژی ڕابردوو کە ئێران ئاگاداریدا بە سێ وڵاتوکو ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیاکە بۆی ئەوان پشتگیری لە ئیسرائیل دەکەین بۆیە ئەم ئێرانیش بە هەمان چاوسێوان دەکات بۆیە و حیزبانی کە هەیە لە خاکی عێراقدا کە سەر بە ئێرانە چەند حیزبێک و لایەنێکی هێزی سیاسین یعنی هەر لە ماوەکانی ڕابردوو کێشیان لەگەڵ ئەمریکا هەبووە بە تایبەتی لەگە کۆنسڵخانەکان و خۆتان داتان ئاشکرا بێ لە ماوەکانی ڕابردوو چەندین جار درۆن و موشک بە ڕووی کۆنسڵخانی ئەمریکا لە هەولێر تەقێنراوە بەڵام هێزی با بڵێن دژە موشکەکە تەقاندوێتەوە بۆی ئەمەش هەر دەکرێت دەبێ لەو حیزبانە بێکە لە خاکی عێراقدان بە ڕووی کۆنسڵخانی ئەمریکا تەقێنرا بێ من زۆر هەوڵ دەدەم بچمە شوێنی درۆنەکە چونکە هەندێک پاش ماوەژە لێ ماوە بەڵام لەبەرەوەی ئێرە کە حەفرە هیچ کەسێک ناتوانێت بچێتەوە دیوە.